خۆشەویستمان ئەفەرمێ إن قبل خروج الدجال 3 سنوات شداد يصيب الناس فيها جوع شديد. ئەفەرمێ 3 ساڵ لە پێش دەجالایەت خەڵک زۆر برسێتی ڕووی تێک. ئەم 3 ساڵە ساڵی یەکەمیان يأمر الله السماء في السنة الأولى أن تحبس ثلث مطرها. خوا ئەمرەکە ئاسمان یەک لەسەر 3 بارانت ئەو ساڵە مەبارێن. واتە چەندێ باران باریوە بیکە بە 3 بەشەوە ساڵی یەکەم 1 بەشی نابارێ. و ئەمر ئەکا بە زەوی کە سولثی نەباتەکانی خۆی ڕاکرێ. بەسەر ئەم ئومەتایەت ساڵی یەکەم رب العالمین ئەمر ئەکا کە ئاسمان یەک لەسەر 3 بارانی خۆی ئەگرێتەوە، زەویش یەک لەسەر 3 بەرهەمی خۆی نادا. سەوز ناکە یەک لەسەر 3 بەرهەمی خۆی. ساڵی دووهەم باران 2 لەسەر 3 ئەگرێتەوە، خوا ئەمری پێ ئەکا 2 لەسەر 3 زەویش هیچ شتێک سەوز ناکە. ساڵی سێهەم 1 قەترە باران نابارێ و 1 گێر سەوز پێش هاتنی دەجال. واتە مەجاعە و برسێتێکی زۆر سەخت ڕوئەکە. خۆشەویستمان صلی الله عليه وآله وسلم ئەفەرمێ نەک ئەمە گژوگیا نامێنێ حتى فلا تبقى ذات ظلف إلا هلكت إلا ما شاء الله. ولما 2 تعبیریان بۆ ئەمە کردو بۆ ئەم فەرمایشتە. ئەفەرمێ 1 مەڕ و بزن و مانگا و ئەمانە هیچی نامێنێ ئەوەی کە ئینسان ئیسفادەی لێ ئەکا. حتى پەلەوەرەکانی هیچی نامێنێ. هەر هەمووی لەدەست ئەدا ئللا ئەوە نەبێت کە خوا ئەوێ بمێنێتەوە لەسەر زەویە. کەمینەیەکی زۆر کەم. هەندێک عولەما وایان فەرموو، هەندێک فەرموویانە وەڵا ئەو کەمینەیەش نامێنێتەوە چونکە ئللا ما شاء الله يعني إلى ما شاء الله. حتى خوا ویستی هەبێت لەوانە دەنگی نامێن. لەم کاتە لە ڕوایەتێکی ترە هاتووە هاوڵان ڕویان کردە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وتیان ئەی المالی خەیر، ئەی باش ئێمە چی بکەین ئەگەر بمانەوە شت هەڵگرین بۆ ئەو ڕۆژە چی هەڵگرین؟ چ ماڵێک کۆکەینەوە؟ یعنی سەرۆت و سامان چی کۆکەینەوە؟ ئەی باشە ئەوە زەرعاتە نەمێنێ، ئەوە ئەی ئاڵتون ئیسفادەی نەبێ، ئەی چی بکەین یعنی لەو ڕۆژە؟ فەرمووی خۆشەویستمان لەو ڕیوایەتە ئەگەر غوڵام و گەنجێک زۆر ئازابێ لەو ڕۆژە ئەتوانێ یوسقی ئەهلەه ئەلماء، ئەتوانێ هەر چۆنە بێ کەمێ ئاو ئامادەکە بۆ ماڵ و مناڵێکی. وأما الطعام فليس، ئەی خواردن بە هیچ شێوازێ دەستیان ناکەوێت. وتیان ئەی چی بخۆن یعنی چی ئەخۆین چی بکەین؟ فەرمووی التەسبیح والتەکبیر والتەهلیل. خەڵکی موسڵمان لەو کاتە هیچی دەست ناکەوێت، شتی حەڵاڵە هەر دەست ناکەوێت. ئەهلی دین بە ذیکر خۆیان تێرەکەن. سبحان الله، الله أكبر، لا إله إلا الله. ئەم سێ ذیکرە تێریانەکە. بۆیە شڕاحی حەدیثە فەرمون ئەم سێ ذیکرە زۆر بکەن بۆی زمانتان ڕابێت، مناڵەکانتان فێرکەن لەسەری، بۆی ڕابێن نەبادا بکەوین ناو فتنەی دەجالەوە لە بری خواردن ئەبێ ئەم ذیکرانە بخوێنین و بخۆین. کەسی ئیماندار وەڵاهی کاتێک کە ذیکرەکان ئەخوێنێت چۆن کەسێکی برسی هێشتا تێر نەبوو هەر ئەخوا، ئەویش هەر ذیکرەکان ئەخوێنێت و تێر نابێت لە ذیکرەکان. سبحان الله، پاک و بێگەردی بۆ تۆ ئەی ئیلاهی. الله ئەکبەر، تۆ لە هەموو شت گەورەترینی و لە هەموو گەورەکان گەورەترینی. لا إله إلا الله، هیچ پەرستراوێک نییە کە من سەری بۆ نەوی کەم ئللا تۆ نەبی یا رب العالمین.